قەزابی وەڵا هەرزی ڕەم کرد کورە وەڵا جا توخوا پاپۆر ماوە تا خەرق بێ وەڵاهی گیرمان خوارد وەستێن بەخوا 70 ڕۆژە 1 دینارمان وەرنەگرتووە خوا ئاگادارە ئەمڕۆنا ڕۆژێتر ئەڵەم موچێ و هەر نایە دنیایە قەرزم کردووە هەر میزاجم نەماوە خۆ ئاگادارە نازانم ڕێ بکەم ئاخە توخوایەتە بازار نە پارێکی پێشتێ بکڕی ئەڕۆیتە ماڵ مناڵ هەر یەکی و داوای شتێکی لێکە خۆ ئەگەدارە تەواو بێتاقەت بوو ئیتر هیچیش ناکرێ بەخوا نازانم وەڵی ئێستا وای لێهاتۆ نازانم ئەڵێن ئەمڕۆ ناسبەی کەچی خۆ ئەگەدارە نازانم ئەوە خۆ ئەگەدارە 20 ڕۆژە یعنی من دوای قەرزیش ئێستا کەس نەما قەرزی لێ بکەم هەر تەواو ژیانم نەما وەڵی نازانم چی بکەم بەڕاستی من ئێستا پارەم بینی نازانم چی بکەم وەڵی نازانم لە کی قەرزگەم لە باوکی قەرزگەم لە برایك وا ئادارەوە نە قەرزانە مە ڕوو نایە هەر نازای وەڵا ئەوانش لە من خراپترن بەخوا سڵاوتان لێبێت ئەمەی بینین تا سیناریۆیەک بوو لەسەر دۆخی هاوڵاتیان کە پارەیان پێ نەماوە دوای نزیکەی 80 ڕۆژ یاخود 3 مانگ لە موچە تازە حکومەت بڕیاری داوە کە لە چەند ڕۆژی ئایندا لیستی موچە ڕابگەێنێت و موچە دابەش بکە ئەمەش تەواو دۆخی هاوڵاتیان و موچەخۆرانی خراپ کردووە هاوشێوەی سیناریۆکەی من تەنانەت ئەوە قەرزیشیان کردووە پارەیان پێ نەماوەیتر یان ڕووی ئەوەیان نەماوە بچن قەرزی دیکە بکەن و ئێمە لەم بەرنامەدا دەپرسین تۆی هاوڵاتی کە ڕۆژانە پارەت پێ نامێنێ و مانگەکان بۆتە وەرزی چۆن بژێوی ژیانە دابینەکەیت و ئەم گرفتە چارەسەر دەکەیت لەگەڵماندا بن و ئەچینە لای تەواوی چین و توێژەکان و زانیاریەکان بۆ ئێوە دەگوازینەوە گە بە تەمای موچەوانم بە موچە بتوانم ژیانێکی کول لە مەرگیش بەخوا بۆ ناکە وایان لە خەڵک کردووە خەڵک بێتاقەت بێپارەیی بنەمایەکی سەرەکی بۆ دروستبوونی تاوانیشدا لە هەموو وڵاتێکە لە هیچ وڵاتێکان نەبوو ئەم شتە لە هیچ وڵاتێکان نەبوو هەر مەسەلەکە زۆر بێقانونیە بەڕاستی خەڵکیان گوشی لە کاک مەسئول و کاک قوباد ومانە بپرسە کاک دیگە ئەڵێ چی دەگەرێت دەسڵاتمان نێتر خوا لەوە ڕستواتریانیکات خیرت نەماوە بە خیرت دیێت پارە چۆن نانیە چۆن ماژ نان پێم ئەو خەڵکە و حکوومەتەی قابیلە خێر بێ سەرەتا خۆی واقعەیەکە موچە نەبوو هەمووی پارە بێ ئێستا چەند خەڵکی لە بازاڕای بینی بەخوا زۆربەی زۆری لە خەفەت هاتووە دەرەوە بڕوا ناکەستان بازاڕە بگەڕی 500 کۆکەیتەوە موچەی خەڵک زۆر گرینگە بدرێت چونکە ئەو موچەگە نەبوو کەس کاسبی نابێت کەسی شکار کاسبی نابێت ئێستان بۆ خۆم کابراکەم وەستا شکان و کرێکاریەکەی ئێمە ئەگە من کابرا پارەی پێنێ بێ من دەچمەی بۆکەم ئیشی چی پارەی سم باتی خۆی هەمووی پێویستە بە موچەنەتە دێت زۆر خەتەرە زۆر ترسناکی شارێک نەدرێت بەسم خەڵکە شەردا نازم هەمووی ڕاوەستا بەخۆ هیچی نازم هیچ هەڵوێستا شوای نییە سێ مانگ آخر وەڵی لە هیچ وڵاتێکان نەبوو ئەم شتە لە هیچ وڵاتێکان نەبووە هەر مەسەلەکە زۆر بێقانونیە خەڵک پارەی پێ نەماوە بار کەس بڵێ قەرزم بەرێ ناداتی چکە ئەوی ژۆکوتۆ وایە بەڕاستی ئەگە بینیتەوە سەرەوەی بێموچەیەکە ئیشی نێشتووە هیچ کەسێک ئیشی نیە نە دوکانداریشی هەیە نە ینی کەس ئیشی نییە و ناشتوانی داوای پارەی قەرز لە هیچ کەسێ بکەیت لەبەرەوەی ئەوی ژەرۆکوتۆ پێی نییە لەم کاتە کە پارەت پێ نەمێنێ چی دەکەیت وەڵاشکوری خوا چیەکەیت چی بکەین شتێکەیە بیکەیت ئەتوانی چی بکەیت مەسەرم بۆ نمونات ناڕەزایەتی و مزاهرە و خۆپشاندانوانە تازە دەوری نییە بۆ حەلکردن و بەردەوامیدان بە ژیان چێقی ئایا قەرزەکەی پەنابێتە بەرچی واللهی من باشترم تۆزێک باشم یانی کەسەیە تۆزە ئیشێکم هەر هەیە بەشی خۆم بەڵام هەیە و ئیشەشی نییە بەگە بە تەمای موچەوانەوەی بڵێ بە موچە بتوانم ژیانێکی کول لە مەرگیش بەخوا بۆ ناکرێت چونکە تۆ کابرا 3 مانگ موچە وەرنەگرێ یعنی هیچی نامێنێتەوە بۆی پێی بژێت وەڵای من خۆم مەعاش خۆرم ئەگە نازانم کەی مەعاشت کراوە وەڵای وایان لە خەڵک کردووە خەڵک بێتاقەت بوو چەند جا پارەت لێ بڕاوە پارەت پێ نەماوە وەڵای هەمی بەعام وایە هەمی کەسی پارەی پێ نییە کاک چی بۆ شوێنێ پارە و پێ نەبێ چای ناخۆی ئەم نە قەرزیشکەی کابرا ناداتێت جارێ 2 جا قەرزەیە بەردەوام پەنا بۆ قەرزە بیت وەڵای هەموو کەسێک بەڵام چی وەڵای
داخوا بەزار منێتە ئاسا نەگەشومەتە و بینەوە بەس خەڵک زۆر بووە هەمی قاکزارە وەڵام طبعا هەر دەبێ قەرزکەین چ بکەین هیچ ڕێگای شکە نییە دەسەڵاتەیە هاتووەکو دەسەڵاتیش دەسەڵات نییە چ بکەین هەرە بێت چاوەڕێکەین ئەگەر نەخۆشیشتانە بێەوە مەسروفەکەی زیاترەوە نەخۆشی وێ خێزانێک نەخۆشی بەتاکیت ئەگەر موچەشت هەبێ نەخۆشتە بێت پارە هەر بەرگە ناگرێ چجا ئەوەی کە نەبێت ئەوە حقیقەتە هەمومانەوە زانین وانە نەبوونی موچەیەک کاریگەری لەسەر سایکۆلۆژیتی تاک و مامەڵی تا کردووە لەوەی کە هیوا هەڵێت تاوا میزاجی نێشتوم ئەم بێپارەیە بەتاکید زۆربەی هەرە زۆری کەس وای لە هاتووە کە بڵێ لە ژیانی خۆم بێزارم یاخود ئاوات بە مردن بخواز یاخود ئاوات بە سەردەمێک بخوازێ کە نەیبینیوە تێگەی کە سەردەمێک نەیبینیوە خۆزگە بەوە خوازێکە باسیەکەن چەنەها زەلالەتیان بینیەوە بەدەست بۆ نمونە ڕژەمی بەحسەوە زۆربەی کەس کە ئەم سەردەمەی هەر نەشبینیەوە بەڵام خۆزگە بەو سەردەما خوازێ کوڕی وە خۆشە خۆشەکە لەوە ئێستا هاتم حکومەتی دیانەماوەم شارە نە مرور هەیە نە هیچ شتێکەیە پارە کووە کە پارە و پێنامێنێت چیەکەیت وڵا شکری خواکە چ بکەین حلێقی هەفتا ڕۆژە موچە نهاتووە لە کە لە پەنجای ما پێ و نامێنێ بۆ هەموو دەستگرتنەوە چیەکەیت ئەوە لە چیە پرسی ئەوە بێت لە حکوومەتەکە پرسیە لە ئێمە باش نان وەکو خانەوادی خۆت چی ئەەکەیت وڵای هەر ئەوەی هەرە بێ شکری خوا بکەین یا چ بکەین تێگەی ناچاریش بێ بپەنا بۆ قەرزبەری قوربان تەواوە بەڵامی درخوا قەرزیش تاکەی وانە قەرزیش تاکەی نەبەخوا برا بەڕاستی خەڵکیان گوشی چاک یعنی معقول نییە وەتە مەکتەبیش خەریکە بەرەو نەمانە ڕوە ئەم ساڵیش وتران چییە؟ هیچی بۆ ناکڕێ بەدەستی بەتاڵی تۆ ڕۆیت کاتێک کە جەنابەت پارە و پێ نەبێت چیەکەی ناچاری چی بکەیت هیچ چیەکەی هەراما دەبیت و خۆ خیرت نەماوە و ئەبێت چی بکەیت خیرت نەماوە کە خیرت بێت پارە چۆن نانێ چۆن مەعاش نان پێم بڵێ ئاوایەوە زیاتر هەیە سێتەوە خولیتەوە ئەگەر پارۆی نێنێ بۆی بکەین مەیکە شەکدارەکانمان خیرەتیان نییە ئەجا بڵێ چیت مەجبوری نائیلاجیە نائیلاجیە تۆ باش ئەرەکە بێ بڵێم بەسەر موچەکە فەرموو هەڵێ بێ موچە و مەعاشانم داداوە مناڵی برسیج بۆ سێ لەولاوە هەر هاوار دەکات دەتخوا باوە مردی نەبرساوە مەعاش نەدراوە باوەی هەژاری گیرفان تاواوە بە وێنەی مەجنون سەر لێی شێواوە هەروە بۆ مەکتەب بە خوتە و بۆڵە تەمەشا ئەکا مەکتەبی چۆڵە مەکتەبی چۆڵە تەنها بەس کاکی لەوێ ماوەتەوە ئەویش لە برسا لێی بوراوەتەوە ئیشارەت ئەکا بە پەنجەی دەستی ئەڵێ کاک عومەر ئەم شەو حەرەسی تم نەوەڵڵا سەرەی من نییە سەرەی شێ موحسین ئەویش دیار نییە وتی دەی توخوا مردم دەبرسا هیچ نەهاوت تۆ لەگەڵ دەسا وتم نەوەڵڵا لاجێکی بەدخوو گەر خواردی بێنم چۆن ئەیدەم بە تۆ بێموچە و مەعاش بۆ واجب ئەگری هەڵسە لە ماڵ و دانیشە بگری ئیتر کاکە گیان ئەوە حاڵەکە ئیتر جناب دەڵێ بێ هەڵوێستمانە بێ ئەرە وەڵڵا بێ هەڵوێست کاکە گیان بخوا هەڵوێست نییە باشەکە هیچی لەگەڵ یەکان نییە کە جنابەت پارە و پێ نامێنێت چیەکەی حەل وەرە وەڵڵای قەرزەکەیشی نانێ نەبەخوا قەرزەکەیشی نانێ ئیتر مەگەر یەکی حەد زۆر لە ڕوو دامێنێ قەرزباتێ ئەگنا قەرزەکەیشی نانێ قەرزەکەی نییە کاکە گیان ئیتر خوا حکومەت بگرێ کاکە گیان مایە نییە دوو مانگ نییە سێ مانگ نییە ئەی هاوار ئەم خەڵکەی تر چۆن ئیداراکە خەڵک مامەسایە بایکۆتەکە کرێی پێ نییە کاکە گیان کرێی چارەی پێ نییە گیرفانی خاڵیە مناڵی نەخۆشە هەمومان ئەیتیکە ئاڵی چی لەگەڵێت دەسڵاتمان نێتر خوا لەوە ڕسواتریان کات هەفتا ڕۆژ موچە و بۆ نایەت چی ئەەکەی بۆ ئەوەی ئەو بابەتە چارەسەرکەی بۆ ئەوەی بژێوی ژیانی خۆت ڕایکەی وەڵاهی خۆی شتەکان دیارەکە کە تۆ هەر یەکەی 50 ساری بە دواوەیە یەشی
بڵێم سەد حیمایان بەدوایەوەیە هەریەکەیان سەفەری وڵاتانەکەن و ئەمانە هەمووی پارەیەوێ ئەمە هەمووی بودجێ ئێوێ هەر بەشی خۆیان نەکە ئەی تۆ چۆن حەلی ئەەکەی ئەوکی وەکو ژیانی تایبەتی خۆت وەڵی حەلکردن نییە حەلکردن لای هاوڵاتی خۆیەتی هەفتا ڕۆژە موچە وەرنەگریت چۆن ئەژیت چۆن ئەتوانی پێی قوبڵە پێی قوبڵە هاوڵاتی پێی قوبڵ نەبێ هەڵبەت ڕێگای شکاگرێتێ بەس من پێم خۆشە باسی خۆتکەی خودی خۆت چۆن هەفتا ڕۆژ پارە موچە وەرنەگریت باشە باشە ئەسیری لە کار و کاسبی نەکردووە یشمە من تەواوەستاوە بێپارەی نەکردووی ئەم دۆخە زۆر هەمووی تاسییر کردو سەر بربڕێی ژیانی هەموو خەڵک کاتێک ئەم بێپارەیە کاریگەری نابێت لەسەر ژیانی ڕۆژانەتان چۆن حەلیەکەی چۆن پەنابێ بۆ حەلکردنی ئاخر ئەزانی چۆنە خۆمە حەلکردنەکەی من نیم تۆنی تۆمانە وەکو جەناب وەکو خۆ چۆن حەلەکەی وڵی حەلکردنی بەهێز چاکەکرێ ئەی بۆ ژیانی خۆت مەبەست بێ لەم هەفتا ڕۆژە لەم هەفتا ڕۆژی ڕابردووە چۆن حەلت کردووە کاتێ بێپارە بوو بیت من حەلم نەکردووە ترەوە خەڵک بە قەرزاری حەلک وڵی مەرجنیە قەرز بێتر هەڵبەتە من شتێکی لەوانەیە کە بەڕێم کردی بێ پێی بەڵام خەڵکێکی کە وەکو من نییە کرێت چی بێت ناتوانم بڕیاربان لەسەر خەڵکیکە ئەو بڕەپارەی کە وەرت گرتووە تەواو دەبێ و حکومان موچە نایە پەنابیتە بەرچی بێشوو بێکاری ئەو هەمووی خەڵک بێشوو بێکارە موچە و پارە هەموو شتێک هەیە لە وڵاتێ ئەگە مەسەلە پارە بڵێ هەموو شتێک هەیە تەنها ئیستقلالکردنی خەڵکی فەقیرە هیچی تر ئەجیا پارە بۆنی وڵا پارەونە زۆر لە وڵاتەیە باوەڕ و قەنەعاتێ بێ ئەگەر تەوزیەکەم بەسەر خەڵکەکە هەموو ماڵە پەنجا ڕقی بەرەکەوێت جناب بۆ ئەوەی بژێوی ژیانی خۆ ڕاییکەی مەسەرم پێویستێ بە ئەگە کرێکی بکرێ خانووە پێویستە بە نانە پێویستە بە ئاوە پێویستە بە کەلوپەلە چۆن ئەم پێداویستانە بڕەکەیتەوە حتا من شخصە ناسم حراجی ماڵ مناڵەکەشی بوو یعنی کار گەیشتۆتە ڕادەیەک منم بەیانەکاتمە دەرو نەمەزانین بڕی چۆ بڕم من شخصی خۆم کە سپاس بەخوا ڕەنگە بۆ نمونە لە بازی حاڵیشە لە زۆر کەس باشترێک بوو بۆ نمونە سەنعاتی خۆمەزانم پیشێکی خۆمەزانم سپاسی خۆی گەوراگە بەڵام خەڵک ئێوە نازانێت خەڵک هەیە مەعاش خۆرە 3 مانگە موچەی وەرنەگرتووە من خزمی خۆم هەیە 3 مانگە موچەی وەرنەگرتووە ینی نازانێت چی بکە هەمووشی بەڕای من ئەم دوو حیزبە سەرەکی ئاوە لەم شتاکەن بە هەموو حیزب شکۆلەکانیشەوە ئەم دۆخە تەسیری لە جەناب بوو نەکردووە ئەم دۆخەمە چی لێ بکە کە دەسەڵات نییە هیچ دەسەڵاتێ نییە چارەسەر چییە کە پارەت پێ نەمابێت چیت کردووە حەل خۆ مەجبوری بچی قەرز بکەی گەر بتوانی لایەکی قەرز بکەی مەجبوری بچی قەرز بکەی قەرزم نەکردووە بەڵام زۆر کەزەیە چێ قەرزەکە شکوری خوا ئەکەین ئەمانێ نە منم نەتوی عامە داواکارین بە لەخوای گەورە داواکارین ئەم وەسە بەلایەکە وەس باش بکاکە وەڵی چینی فەقیرەکە هەر نەماوە تاو ژیان نییە گوزەران نییە نەنەودێ نە قازێ نە کارەبا هەیە نە ژیانێ نە پێداویستی ڕۆژانە نییە هەر بەسیتنیشت بۆ نمونە بەیانی تۆ تووشی پەتایبی پارە چارەسەر پارە نییە چارەسەری خۆت کرد داواکاری نەخوای گەورە مەسەکەی بەلایەکە یانە چاکی گیانە تا لەو خراپتری گە بە تەمای موچەوانە بڵێ بە موچە بتوانم ژیانێکی کول لە مەرگیش بەخوا بۆ ناکە وایان لە خەڵک کردووە خەڵک بێتاقەت بێپارەیی بنەمایەکی ستارێکی بۆ دروستبوونی تاوانیشدا لە هەموو وڵاتێکە لە هیچ وڵاتێکان نەبوو ئەم شتە لە هیچ وڵاتێکان نەبوو مەسەلەکە زۆر بێقانونیە بەڕاستی خەڵکیان کوشی لە کاک مەسوور و کاک قوبات ومانە بپرسە کاک بۆ لە منە پرس وڵاتیان وێران کرد وڵاتیان کاول کرد ئەڵێ چی دەگەرێت دەسڵاتمان نەیتر خوا لەوە ڕستواتریانکە خیرت نەماوە بێ خیرت دیێت پارە چۆن نانیە چۆن ماژ نان پێم ئەو خەڵکە و حکوومەتەی قابیلە تۆ جەناب چۆن هەوڵی ژیانی ڕۆژانی خۆ ڕاییکەیت و چۆن ئەم بێپارەیە حەلکی دەزانین چۆنە قوربان مەسەلەی بێ موچەیی پەیوەست نییە بە شخصی خۆمەوە هەموو تاکێک لەم هەرێمە موچەخۆرە ئەوە ئەرکی حکوومەتە موچەی هاوڵاتیان و فەرمانبەران دابین بکات بە کۆی گشتی دابینی نەکردۆ تۆی هاوڵاتی چۆن معالەجێن بابەتەیەقی معالەجەکردن نییە ئەبێت چاوەڕێکی بەچی معالەجەیەکی تۆ موچەخۆریت یعنی ئەبێت التیزاماتی هەیە کە بەیانیان تانی وەڕۆیان لە ماوە 24
کاژمێرە تۆ ئەرکی خۆت ببینی دوای ئەوەی کە دەیت تۆ پێویستیت بە ئیسراحەتێ 10 سعات ینی هیچ دەرفەتێک نییە بۆی کە تۆ بتانی بێت لە بازار ڕەتاوەکو بژێوی ژیانی دابین بکەی بە حقات ینی ئەوەی کە موچەخۆرە پێویستە حکوومەت موچەکەی دابین بکات لە بەرامبەرە فەرمانبەریش ملتەزمە بەوەی کە دەوام بکات ئەگینا هیچ دەرفەتێکی تر نییە چۆن دابینەکەیت ینی تۆ دیت چۆن ینی موچەکە دابینەکەی ینی ئەم بازارڕە هەر هەمی کاسب بێت ئەکێ موچەخۆر بێت کێ ئەم دەوڵەتە بەرێ بەڕێوە کێ هاوکار کاروباری هاوڵاتی پارەیە میزاجی خەڵک تێک نادا سایکۆلژی تێک نادا تەواو با بڵێن بێجەوی ناکات خۆی بێجگە لە بێجە ئەم شتانی مەسەلە جەو نییە بێپارەی بنەمایەکی ستارێکیە بۆ دروستبوونی تاوانیشدا لە هەموو وڵاتێکە تۆ کە پارە نەبوو خەڵک پەنا ئەباتە بەرەوەی کە بە تاوان بێ بە هەجۆرێ بێ بژێوی ژیانی بۆ ماڵ و مناڵەکەی دابین کات ئەمە حقەتێکا بێ حکوومەتی هەرێمی کوردستان لەمە تێ بگات ینی هۆکاری سەرەکی زۆربوونی تاوان و هۆکاری سەرەکی یاساشکێنی بێپارەیە کە خەڵک پارەی پێ نەبوو پەنا ئەباتە بەر هەموو شتێک بە حقەت کێشەکە لە حکوومەت خۆی وەیتی ئەژنا و خەڵکی سێمەە بە شاخانە ئیشەکەن زەلامی وایە مەسەر پاری شایشی پێنێ بیە مەسەر شارەکە بێ حکوومەت خۆی شارەکە بدەێتەوە ژنا هاوڵاتیان چی بکە کە حکوومەت ئەوە بێ تەرخەمە بەسا بەنامە موچە کێشەکە چیە کێشەکە هەر لە حکوومەت زیادە کەس نییە بۆ دەکارێکە پارەت پێ نامێنێت چیەکەی ناچاری چی بکەیت پارە پێ نامێنێت چی بکەین نازانم ئەبێ بڵێ چی بکەین خەبێ پەنابەری بۆ شتێ خراپ نابێت ئەوە شەر نابێت بەڵام چی بکەین نازانم پەنابەری بۆ ڕابردووە چیت کردو هەوڵی چیدا چۆن ئێمە خۆمان شاخانەمانەیە بەڵام شاخانەکەی معشت دەرێنێ بەڵام بۆ خەڵک فەقیرەکە مشکلەکە بۆ فەقیرەکە داماوترەکەیمە ئێمە زەلامە یەتە لامان مەسەرە لەوانێ پارەی شایشی پێنێ بێنە حتا یارمەتی شوێنێ خۆمان بۆیە لەم شاخانەی شعب نازماگەدادی ئەوەیە زۆر یارمەتی خەڵکی ژین و خەڵکی شایەکە خواتوێ 250 هیچ نیە تا خەڵکی پێ بێ یعنی ماشخۆرەکە زۆر داماوە تا ئێستا کورد توجارە توجار هەر کاسێ ئەسپەکەی تۆپی یان تیارەکەی کەوتە بە حرەکەیەوانێ نەخۆم بوو بەسەر و ماڵەوەتیا چوو ئەو کاتە کورد باش دەبێت ینی دۆخەکە باش نابێ نەوەڵ باشبوونی تیا نییە جنابەت کاتێککە بێ پارە ئەبی چیەکەی چۆن حوڵەدەی قەرز دەکەیت کاتێک هەفتا ڕۆژ موچە وەرنەگرت بێ چی دەکەی بۆەوەی ئەو بارە لارە ڕێک بکرێتەوە کە حکوومەت دروستی کردووە شار نییە چیەکەی جا کاسبیکەوە کاسبی نییە برا پەنا ببیتە بەر قەرز بێ پەنابەریتە بەر قەرز ئەی چیەکەیت جا و عالەمە هەمی هەر قەرز وڵی زۆر عیبە بۆ خەڵکە ئەی بۆ حکوومەت والله چێ ئەو خەڵکە و حکوومەتەی قابلە ئەو خەڵکە خراپە چی بکە و خەڵکە چیە جا ڕوو کاتەوە خوا پشتی کردووەتە خواوە بڕەوە دەردی هەل چی بکەین وەڵا نازانم حکوومەتی هەرێمەزانێ یعنی بەڕاستیم خەڵکە چی بکە نازانم لە ڕۆژیشا لە باشی حالە لە شەستەی من هەموو بچێ لە ماڵ و دانیشەوەی دەوامی هەیە بچێت لە ماڵ و دانیشە و تەواویتر حکوومەتە ڕاگیرێ بەس خەڵک نایکە ینی بەداخەوە ئەی بۆ ژیانی خۆت بۆ ژیانی خۆت جەنابەت سەرۆ خێزانێکی کە پارەت پێنامێنێت چیەکەیت کە پێم نامێنێ ئێمەمانە کاسیمان کردووە شتێکمان احتیاط خستووە بەڵام ئەو قوربەسەرانی کە بەڕاستیەوەی کە بەس مامۆستایە بەس مۆزەفێکە لە دایرێ خۆیش نازانێت کرێت چییە یا کرێت چییە ئەی چی بکە نازانم لە حکوومەتی هەرێم پرسە دەسەرۆشی هەرێم پرسە لە کاک مەسرور و کاک قوباد و ئەمانە بپرسە کاک بۆ لە منە پرسی وڵاتیان وێران کرد وڵاتیان کاول کرد بەڕاستی لە 2005 بۆ 15 خەڵک وەک مەلی گەژیا ئێمە نەوتی سەر بە خۆ فرۆشین و ئەماکەین و ئەماکەین هەمووی درەودە لەسا بێ پارەیش میزاج ناڵێ ینی میزاجی ئینسان ناڵێ با بە ئەو خەڵکە زۆر بە ئەدەبە ئەو خەڵکە زۆر بە ئەخلاقە ئەگەر بە ئەخلاق نەبێ ئاوا سێ مانگە تۆ موچە ناوەتێ ینی خەڵکەکە بەڕاستی قابلی هەموو شتێکە لەسەرێکەوە خراپن بۆ ئەوەی کە کۆمەڵش دێ بە قسەی حکوومەت مەکەن کاکە بڕۆن لە ماڵەوە دانیشن لە ئەڵمانیا 5 سێ سەعات کارە این بانزین گران بوو دوای چاشیان کرد
هەی خەڵک مۆزەف هەر معاش بۆ حسابی کردو بەشی مانگێکی بکە ئەگەر مانگەکە بوو بە 2 مانگ بوو بە 3 مانگە تر یعنی چی بە مانگ و نیوێ خۆگرت مانگونی 2 مانگ خۆگرترە بێ تەواو لێبییتەوە کاتی خۆت ئەگەر پارەت پێ نەمێنێت چۆن حەلیەکەی چیەکەیت وەڵام مەجبوریەتەوەی کە ئەوەی ئێمە چەند ساڵە هەر پێمان نەبوو هەر ئەوەی کە تۆزێ خەزن کراوە لە ژێرەوە وردە وردە هەمووی خوراوەی چینەمە ئەنجام هەبێ شت بفرۆشی سیارە بفرۆشی سیارێکی بچووکتر بکڕی یا شتێ لە ماڵە زۆر زەرور نەوێ بیفرۆشی و ئیشی مناڵتی پێدابین کەیت تەسیری لە تەنانەت ڕێکردن و ژیانی ڕۆژانەی ئینسانەکانیش کردووە میزاجی نێشتووە چۆن تۆ سی دەموچاوی و عالمەکە هەمووی دەموچاوی گرچەوە هەمووی دەموچاوی هیچی دەموچاوی پێ ناکەنەوە خەڵقەکە وایە خەڵقی بەگیرفانی پڕەوە بە ئارزوی خۆی شتەکڕێ و شتەباتەوە ئەڕوویتەوە ماڵەوە بەدەستی بەتاڵ هەر خۆ پێ ناخۆشە خۆ دڵێ خەریکە ژانەکات جارانە ڕۆچیتەوە سێ چوە علاگە بەدەستەوە بوو ئێستا ڕوویتەوە لە ماڵەوەڵی چیمانەیەڵێ سێرێکی دەکاڵێ وەڵا هیچ ئەزانێ مەعاش نییە و پارێ وەرنەگرتووە بە قوربانم زۆر مامۆستا گیانجەنابێت کاتێک کە پارەت پێ نامێنێ چیەکەیت وڵایی کاتێک کە پارەمان پێ نابێنێ مەجبورین قەرزکەین چونکە ئەمڕۆ ئەرکی خێزانداری بەرپرسیارەتێکی قورسە ئیتر مەعاشش بۆ حاڵەوە خوای گەورە خۆی یارمەتیمانەیە لە وڵاتێکی پڕنەوە تا ئەوە حاڵمانە هەفتا و یەک ڕۆژە موچە نییە ئێساڵێن سێشەمە موچەیە بە حساب بەڵام ئێمەی هاوڵاتی ئێمەی مامۆساوەمان لێ هاتووە سێشەمە کە لیستەکەش ئیعلانەکرێ هەتا ئەو دەقەیش پارەی هەتە ناو مەکتەبەوە لیژنە ئێنێ هەتا نێخیتە گیرفانتەوە کەس باوەڕی پێی نییە یەکی لە هاوڵاتەکان پێی وتم نەویست دەرکەوێ وتی ئەو نە قەرزی چکەمان کردو بەرەکەتی قەرزەکەش نەماوە هەر نەمازانێت داوامانە بچی زۆر ڕاستە ئێستا منیان بۆ لای تۆ بۆ قەرز یەک جاریم ئەگەر من جاریەکەم نەدەمەوە دووەم جار ئامادەی قەرز بێ بە من نەخێر دەی ئەم میلەتەی ئێمەش وایە نزیکترین خزمی خۆت بێت یەک جار لەبەر خزمایەتی پارەتەیاتێ 2 جارە داتێ سێم جارەڵێ بڕۆوی کەمەوە بێنەوە هەندێکیش کە تێمێ وڵا حل نابێ بۆمان حل نابێ ناوڵا حل بەچی حلە بێ بەچی حلە بێ خەڵک قەرزکردن نەکەوی ئەو شتا بە قەرز بەچی ئیتەوە بەچی ئیتەوە وەنیە ئەم بێپارەیە تەواو میزاج و خەڵکی تێک ئەمانە چەند هزار جار خۆمە یەک مانگ و 2 مانگ نییە ئێمە ئەم قسانە بۆ تەلەڤیزیۆن هەموو سەری مانگێک و هەموو سەرە موچێکە بێ ئێمە ئەم مقابلانەی جەنابتان سەرجادە و خەڵک وا لێ بکەنەوە کۆن بوو ناخۆشیشیان کردیتر هەفتا ڕۆژە موچە نهاتۆ کە پارە پێ نامێنێت چیەکەیت وڵای هەر شکری خواکەین سپاس بۆ خوای گەورە خوا ئەمە زەمان بۆ چاکەوت ناچارە بی قەرزکەیت وەڵام مەجبوری ئەرە وەڵا بێ قەرزکردنی تر دەسەڵات نییە ئەم بێپارەیە تەواو ئەڵێ سایکۆلۆژیەت و جەوی خەڵک نایەڵێ یعنی خەڵک بێویزاجەکە بەتەشید وایە بەتەشید وایە خەڵک بێت تەحملە بێ حەوسەڵەی نابێ ئەرە وەڵام خۆشە پێم بڵێ کاتێک کە پارەت پێ نامێنێت چیەکەیت وەڵی ترێ من موچەخۆر نیم بەنسبەت خۆمەوە من موچەخۆر نیم بەڵام ئەوانەی کە موچەخۆرن تێگەی لە ئیشەکەی تۆش کردووە تاسی لە هەموو کەسەکە لە بازاڕیشی کردو لە هەموو عالمی کردو بەڵام کە بێپارەتەکە چیەکەی بێ قەرزکەی چی بکەیت چۆ حەلەکەیت وەڵی من لەخوا بەسا بێپارەنم مەزانی کە بێپارەن تێگەی زۆر گوناحن زۆر داماون من چەندین برادرم هەیە هاتون برادرم هەیە هاتۆ داوای 50,000 کردو 50,000 هەنی 50,000 ناری ئەوەیە کە ئەو بێ تەکلیف کات لە من بۆ 50,000 نەبۆشتیوە ئەم بێموچەیەش کاریگەری لەسەر میزاج و تەعەمول و هەڵسوکەوتی خەڵک دانێ ینی هاوڵاتیان دائەنێ موچەخۆر دانێ بەڵێ زۆر تاسیری تێکردون بەڕاستی داوا لە حکوومەتی هەرێمی کوردستانەکەین داوا لە ڕئیس کاک باڤێڵەکەین ئێمە داوا لە کاک مەسرور بەرزانیەکەن بە زووترین کات بە دوچوونە بکەن بۆ کێشانە لەگەڵ بەغایە ڕێ بکەن و موچەی ئەم خەڵکە چارەسەر کردەوە دۆم شتانە تاشتی گەورە ڕووی نەیاوە شتی گەورە ڕوویا لەلایەن هاوڵاتیانەوە لەلایەن میلەتەوە گە بە تەمای موچەوانەوەی وڵێ بە موچە بتوانم ژیانێکی کول لە مەرگیش بەخوا بۆ نات توان لە خەڵک کردووە خەڵک بێتاقەت بێپارەیی بنەمایەکی ستارێکی بۆ دروستبوونی تاوانیشدا لە هەموو وڵاتێکە لە هیچ وڵاتێکان نەبوو ئەم شتە لە هیچ وڵاتێکان نەبوو مەسەلەکە زۆر بێقانونیە بەڕاستی خەڵکیان گوشی لە کاک مەسرور و کاک قووا دۆمانە بپرسە کاک بۆ لە منە پرس
وڵاتیان وێران کرد وڵاتیان کاول کرد دیکە ئاڵی چی دەگەێت دەستاتمان نێتن خوا لە وەخت ڕستواتریانکە خیرت نەماوەگە خیرت دیێت پارە چۆن نانێ چۆن ماژنان پێم ئەو خەڵکە و حکوومەتەی قابلە تەواوی هاوڵاتیان لە بەرنمەکەدا وتیان ئەگەر بێت و پارەمان پێنەمێنێ هەم شکری خوا دەکەین هەم پەنا بۆ قەرز دەبین یان ئەو پارەی کە لە ساڵانی ڕابردووی پێش قەیراندا پاشەکەوتمان کردبوو ئێستا خەریکین دەیخۆین و لە ئایندەدا ئەگەرە پشێوە ئاوا بەردەوام بێت ئەوە دەست دەکەین بە قەرز بەشێکی دیکەشیان وتیان کە ئێمە دۆخی مادیمان تا ڕادەیەک باشە بەڵام بەهۆی ئەم دۆخەوە ئەو دۆخەی کە لە ڕابردوودا هەمان بوو ئێستا وەکو ڕابردوو نییە و لە ئاستی تموحماندا نییە هەمووشیان پەنجەی تۆمن بۆ دەسەڵاتدارانی هەرێم ڕادەکێشت و دەڵێن بەرپرسیاری ئەم دۆخە ئەوان تا بە یەگەیشتنەوە بەرنمەیەکی دیکە بۆ خوددایەتان دەسپێرم کە سپاردەزای ناکەم